بين سر تفسير آياتك. قرطبي رحمتي خواه لبه لتفسير آياتك يا آياتي بسبنجي فتح لو تزيلوا لعذبنا الذين كفروا أفرمه. مالك رحمتي خواه لبه عن إمام مالك أفرمه أجر مسلمان لنا وكافر كان بون ناشي كافر كان كدجمن تير باران كرين لبر أم آياته بلام أبو حنيفة بي جائز بو. پاشان قرطبي أفرمه ككشتني مسلمان تترس بيكراوكان أواني كوكو ديواري بربس خراون تبيج لشكري دشمني كافروا أما بيوتر تترس أفرمه كشتني مسلمان تترس بيكراوكان جائزة. أما قرطبي خويا أفرمه دعاء وكي قول إمام مالكي هنا كوتي جائزني وقول إمام أبو حنيفة هنا جائز. انجا قرطبي أفرمه چونك بكشتني أوان نبي لشكري مسلمانان دسيان ناقات دجمنا كانيان كوابو أو برجواندية سركيكية كجهادك أيهنة دي كوابو إن شاء الله الراجعي لشياويتي كشتني مسلمانة كلاوكان بدجمني كافر هنية چونك همان برجواندي سركية هنة دي كأوتري برجواندي سركي ما بس لي برجواندية چي قشتگيرة كهمو مسلمانان قريتو كشتني مسلمانة تترس بيكراوكان برجواندي قشتيو همو أمتك أقريتو. اگر مجاهد كان وانا كانوا نجنا دجمني كافر حتما كافر مسلمانة تترس بكراو كان يجكوجنو ليش ياندينا بيشوو جرأتي زياتريش بو جردس كردني همو امتك بياكن ديسان لكشتني تترس بكراو كان برجواندي چي بنبر يعني قطعي هيا كقماني تيانيا كلا برجواندي همو امتك هر قرطبي بردوام وفرمه لتفسيرك على مجلد الشانزة لابرد وسط وهشتا وحود بدواوة فرمي بويا زانايان وشرع ناس كان من فرمويان حقنية لما سليه دار راجويني هبه چونك برجوانديك الروشنك اهين ريت دي خود تتروس بيكراو كان لهم حالتك هرب كجراو دا انرين لم حالتي انا بيان بدسي دجمنا كان كخرابي زياتري لي اكبتو لو انا ئەو خراپانی کە لەیەکەوێتەوە هاتنە پێشەوە زیاتری لەشکری دوژمن و ژێردەستکردنی خاک و خەڵکی تر یان نەبێتە تەڕۆس پێکراوەکان بەدەستی مجاهیدەکان خۆیان بکوژرێن و دوای ئەوە خۆبگەێنە دوژمنەکان و لایەندەن و ڕایەندەن و شەڕی ڕاستە خۆیان لەگەڵا بکەن تا تێکە چێشرێن یعنی تا تێک شکستیان بەسەرا هێنرێ و مسلمان هەموو ڕزگارەکرێن هیچ خاوەن هێزر و هێژ ژیرێک هیچ خاوەن هزر و ژیرێک ناڵێ نابێ مسلمانە تەتەڕۆس پێکراوەکان بکوژرن چونکە ئەوە یعنی فەوتانی تەتەڕۆس پێکراوەکان و مجاهیدان و خاک و خەڵک و دەسەڵاتە ئیسلامێکە لەبەرەوەی هیچ بەرژەوەندیکیش نییە لایەنی خراپەی تێدا نەبێ بۆیە خراپەکانی ئەم واقعە قبول بکرێ لە پێناوی هێنانەدی بەرژەوەندی گشتیە بنبڕەکانە لێرەشا وایە لایەنە خراپەکە کوشتنی مسلمانە تەتەڕۆس پێکراوەکانە کە بەدەستی خودی مسلمانان ئەنجامەدرێ ئەوەندە کەمە خەریکە هەرباز نەکرێ لە بەرامبەر هێنانەدی بەرژەوەندیە گەورە و گرنگە سەرەکیەکەدا کە بەزاندنی دوژمن و ڕێگرتنێتی لێ لە داگیرکردنی خاکی زیاتر و خەڵکی تر یان بەدیلگرتنی خەڵکی تر یان کوشتنی مسلمانانی تر و دەستگرتن بەسەر ناوچەی تریان. ئەم باسە پوختەی قورطبی رحمه الله کە ئەهلی تەفسیر و شەرعناسێکی سەربەخۆشە کە بۆچوونی پێشەوانی شەرعی نەقڵ کردو و دوای هاتۆتە سەر دید و هزر و ژیری بەسە بە وەڵام و ڕەتکردنەوەی ئەو گومانە چونکە ئاشکرایە کە ڕاجوێیی لە ناو پێشەوایانی دینە لەسەر ئەوە نییە کە ئەبێ 5 زەروریاتەکانی ژیان بپارێزرێ کە ئاوا ڕیزبەندیان کردوون دین گیان وەچەونە سەب ژیری سامان ڕاجوێیی لەوەشان نییە کە پاراستنی دینەکە لە پێش پاراستنی گیانی مسلمانانە چونکە مسلمانان گیانیان فیدا ئەکەن لە پێناوی پاراستنی دینەکە لەبەرەوەشە کە گیان لەسەر ئەم ئومەتە فەرز بوو تا دینەکە پارێزراوە بێ ئەگەرچی لە پێناویشە گیان و ماڵی مسلمانان هەمووی لەدەست بچێ. خواهي يقول فرمي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن. يعني خواهي پروردگار جان و سامانی لمسلمانان کریوتو لبرانبرا بهشتیان پی بخشه
ئەوان لە پێناوی خۆیان جیهاد دەکەن، ئەکوژرێن. ئەم سەودا و مامەڵە و بەڵێنە کە خوای گەورە بە مسلمانانی داوە لە تەورات و ئینجیل و لە قورئانە هاتووە. هەروەها ئەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. جیهادتان لەسەر فەرز کراوە، جەنگتان لەسەر فەرز کراوە، هەرچەنە پێشتان خۆش نییە و ئەی بغزێنن، بەڵام زۆر شت هەیە پێتان ناخۆشە کەچی خێری تایە بۆتە. گومانی تیانە کە ئەو زیانە گەورەی و ئەو دژواری لە مسلمانان کەوتووە ئێستا بە ژێردەستەبوونیان و بە دۆڕاندنی دەسەڵاتیان و نەمانی حکمڕانیان و بەزاڵبوونی کافران و باڵا دەستبوونی دوژمنانیان و حکمڕانی حاکمە مرتەدەکانی وڵاتەکەیان کە هۆکاری هەمووی ئەمانە لە دین لادان و کوفر و شرک و خراپەکاری و لادانی بە هاونەریتی ئیسلامی و شیرازە پسانی خێزان و نەمانی پەیوەندی سۆز و بەزەی لە کۆمەڵگەکەی مسلمانانە و دەیان دەرچەیتری خراپەکاری لەمەوە هەمووی کەوتۆتەوە، هەمووی سەبەبەکە ئەوێ زۆر کە لەوەش زیاتر و گەورەتر هەیە، هەمووی بە سەبەبی لێتێکچوونی ڕێگای تەوحید و جیهادەکەی، هەمووی بە سەبەبی ئاڵۆزبوونی تێگەیشتن لە وەلا و بەراءەکەیە و هەروەها لە ئیمان و هیجرەت و جیهادەکەی.